ئەو مادەی بۆوان گۆڕەخۆ ئەو مادەی لە بۆ شێروانی هاوڕێکانیش ڕاستە چکە هەمان مخبر سڕی هەمان شایدی سڕیە لێ ئەوەی کە شێروانی پێ حکم کرد ئەوە ئیسپات بوو ئەو محکمەی ئەو جارە ئیسپاتی کرد ئیوانیش زوڵمەی زۆر گەورە لە شێروانی هاوڕێکانی کرد ئەوانیش هەمان مادە بخۆ هەمان مخبر سڕیە هەمان شاهدا هەمان قەزیە کە محکمە پشت پێ بەستا بوو ئەوەی ئەو حکمی ئەو ڕۆوانە دەرچوو هەمان حکومەش دەبۆ شێروانیان دەربچێت زۆرۆشی لە دهۆک قەزیەتری لەسەر ئەوەی ئەندام پەرلەمانەکە و یەک دووشی دیکە پێم وایە لێ ساڵک دو ساڵ و 6 مانگی هەیە لەوێندەرێ ئەوی دیکە لێر کوانش ساڵەکە 3 ڕۆژی ماوەلەوەی تەواوی ئیتر ئینشاءڵڵا ئەوەش کۆتایی پێ هات بەڵام لە هەمووی مهمتر ئەوەیە ئەوەی شێروانیوانیش دەبێت ئەوانش بە هەمان شێوە بۆ ماوە 1 ساڵ حکومیان بکەن ئەستان حەقی حکومەکەشیان نیە لەبەرەوەی مخبر سڕی شایەت سڕی دەبێنە بەردەم دادگا دەبین ئیستجواب بکرێن لایەنەکانی داوا مدەی عام ئەندامانی بەڕێزی دادگا سەرۆکی بەڕێزی دادگا هەموو نەخێرکە یەکشاد نات دەوای ئەوانە بێن پرسیاریان لێ بکەن ئەمە دنیاک تاقی و پرسیارمانی لەسەر شایە دەکەن لەگەڵ تیمی پارێزەران کەسیان ناتن بەداخەوە بۆی ئەمە ئەوەشە تەمیز دەکەینەوە بۆ ئەگەر ئینشاءڵڵا ئەمە چاومان لەوەی بکە ئیفراز بکرێن نەک حکم بکرێن بۆ ماوەی 1 ساڵ ئێمە وەک تیمی کوردستانی عێراقی CPT ئەمڕۆ جارێکی تر بەشدار بووین لە پرۆسەی چاودێریکردنی زیندانیانی بادینان بڕیارەکە زۆر دڵخۆشی نەکردین لەبەرەوەی ئەو بەڵگانەی کە پێشکەش کران بەڵگەی زۆر لاواز بوون شایانی ئەوە نەبوون کە زیندانیانی بادینان نەک تەنانەت بۆ ساڵێک زیندانی بکرێن بەڵکو بۆ 1 ڕۆژی زیندانی بکرێن شایانی ئەوە بوون قەرەبوو بکرێنەوە بەڵام ئێمە وەک بڕیارێکی یەکجار گرنگ دەیبینین کە دادگای باڵای تاوانەکانی هەولێر ئەمڕۆ قۆناغێکی تر چۆ پێشەوە لەوەی کە متمانە بۆ دادگاکان بجێڕێتەوە دادگای باڵای تاوانەکانی هەولێر دادوەرە بەڕێزەکان هەنگاوێکی یەکجار گرنگیان نا بە ئاراستەی جێڕانەوەی متمانە بۆ دادوەر و دادگاکان و سیستەمی دادوەری ئێمە هیوادارین و گەشببینین لە پرۆسەی دادگایکردنی سپەی و دووسپەی هەنگاوی گەورەتر بنرێت زیندانیانی بادنیان ئازاد بکرێن و هەروە بێ تاوانیان بسەلمێنرێ و قەرەبوش بکرێنەوە هەمان کەیس بوو هەمان حکم بوو بەپێی هەمان قانون بوو بەڵام ئەمڕۆ حکومەکە و قانونەکە گۆڕا لە قانونێکی ژمارە 1 ساڵی 2003 گۆڕا بۆ قانونی حقوباتی عێراقی ساڵی قانونی حقوباتی عێراقی ساڵی 1969 قانونی ژمارە 222 کە حکومەکەی هەتا 2 ساڵە زۆرترینی 2 ساڵە بەڵام ساڵێک زیندانی کران ئەمە پێمان وایە شێروانی گوهدار زێباری ئاسکەرەم هاریوان عیسا و شفان سعید بەروشکی قوربانی ئازادی ڕادەربڕینن لە هەرێمی کوردستاندا کۆمەڵی خەڵکن شایانی ڕێزن شایانی ئەوەن کە شانازیان پێوە بکرێت کە بوون بە قوربانی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستاندا و پێویستە سەرۆکی هەرێمی کوردستان بەبێ ئەوەی داوای لێ بکرێت بەبێ هیچ کەسێک داوای لێ بکات پێویستە بڕیاری لێبوورنی تایبەت بۆ شێروانی و هاوڕەکانی دەربکات لەبەرەوەی کۆمەڵی خەڵکن بوون بە قوربانی ئازادی ڕادەربڕین هیچ تاوانێکیان نەکردووە کە بەڵگەی پێویست نییە بۆی بیسەلمێنێکەوانە تاوانیان کردووە